بڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕۆیانی هاوکارم لە خزمەتەوەی عزیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. راپۆرتێک لەسەر مانگرتنیش کۆمەندی خەڵکی کوردستان دژ بە ئێدام. دیداری خەڵک لەگەڵ بنەماڵەی 4 بەندکراوی لە سێدارەدراوی کوردستان. کۆبوونەوەی خانەنشینکراوان لە کرماشان، ئەهواز و یەزد. مانگرتن لە خواردنی 3 بەندکراو لە زیندانی ئێڤین، مەشهەد و سەقز. تۆپبارانی کوێستانی شاهۆ لەلایەن سوپای پاسدارانەوە. مانگرتنی بازاڕیانی سمیرۆم لە پارێزگای ئیسفەهان. و کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە شرکەتی ملی حەفاری. درێژەی هەواڵەکان. راپۆرتێک لەسەر مانگرتنیش کۆمەندی خەڵکی کوردستان دژ بە ئێعدام. ڕۆژی سێشەممە دەی ڕێبەندانی 1402 هەتاوی پاش بانگهێشتی حیزبولایەنە سیاسی و مەدەنیەکانی کوردستان بۆ مانگرتنی سەراسەری دژ بە ئێعدامی وەفا ئەزەربار، پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی و مەحسین مەزلوم، خەڵک لە شارە جۆراوجۆرەکان نەمایشێکیش کۆمەندیان لە یەکڕێزی و یەکگرتووی دژ بە کۆماری پەت و سێدارە نیشاندا. بە پێ و وێنە ویدیوانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی شۆڕژگەر لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، قوڕوا، ڕوانسەر، مەریوان، مەهاباد، نگەڵ، میراوە، سەوڵاوە، جوانڕۆ، بۆکان، کامیاران، دێولان، سەقز و بانا چوون بەدەم داخوازی بنەماڵەیە و چوارگیان بەخت کردووە و بانگەوازی حیزبولایەنە سیاسی و مەدەنیەکان و دوکان و بازاڕەکانیان نەکردوێتەوە. هاوکات خەڵکی ئازادیخواز لە بەردەم ماڵیە و چوارگیان بەخت کردووە کۆبوونەوە بە وتنەوەی دروشت ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. دیداری خەڵک لەگەڵ بنەماڵەی 4 بەندکراوی لە سێدارەدراوی کوردستان. ڕۆژی سێشەممە دەی ڕێبەندان خەڵکی ئازادیخواز لە شارەکانی کامیاران، بۆکان، دێولان و مەهاباد وێڕای هەڕەشەی ناوەندامنیەتیەکان و جێگیرکردنی هێزی سەرکوت لە نزیک ماڵەکانیان لەگەڵ بنەماڵەی پژمان فاتحی، وەفا ئەزەربار، محەممەد فەرامەرزی و مەحسین مەزلوم دیداریان کردو و یادیە و چوارگیان بەخت کردویان بەرز نرخان. بە پێی وێنە ویدیوانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی شۆڕژگەڕی کامیاران بە بەشداری بەرینیان لە مەراسمی پرسە و سەرخۆشی پژمان فاتحی لە گوندی ئاڵک و پشتیوانی خۆیان لە بنەماڵەکەی ڕاگەاند. لە شاری بۆکان هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخوازی بۆکان بنەماڵەی گیان بەخت کردووان محەممەد حەسەنزادە و سمکۆ مەولودیش لەگەڵ بنەماڵەی وەفا ئەزەربار دیداریان کردو هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی و هەمیشە زیندووە دەربڕی. لە شاری مەهاباد خەڵکی بوێر و قارەمانی و شارە سەردانی بنەماڵەی مەحسین مەزلومیان کردو بە وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەربڕی. لە شاری دێولان بنەماڵەی دادخوازانی شۆڕشی ژینا و خەڵکی ئازادیخوازی ئەو شارە لە بەرماڵی باوکی محەممەد فەرامەرزی کۆبوونەوە و یادی تەواوی گیان بەخت کردوانی ڕێگای ئازادی و بەرابەریان بەرز ڕاگرت. کۆبوونەوەی خانەنشینکراوان لە کرماشان، ئەهواز و یەزد. خانەنشینکراوانی کشوەری و تامین اجتماعی لە شارەکانی کرماشان، ئەهواز و یەزد ڕۆژی سێشەممە دەی ڕێبەندانی 1402 بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان خانەنشینکراوانی کشوەری، لەشکەری، تامین اجتماعی و بەشێک لە خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، ئەهواز و یەزد بە پێی بانگەوازێک کە پێشتر بڵاوکرابەوە لە بەردەم و سانداری کۆبوونەوە. خانەنشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاسی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەراتنی گەڵاڵە یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. مانگرتن لە خواردنی 3 بەندکراو لە زیندانی ئێڤین، مەشهەد و سەقز. هاوکات لەگەڵ مانگرتنیش کۆمەندی خەڵکی کوردستان دژ بە ئێعدامی بەندکراوانی سیاسی و مەدەنی ڕۆژی سێشەممە 3 بەندکراوی کورد بە ناوەکانی متەلیب ئەحمەدیان، سەکینە پەروانە و ئەیوب جەوانپور لە زیندانەکانی ئێڤین، مەشهەد و سەقز بۆ ڕاگرتنی سزای سێدارە دەستیاندایە مانگرتن لە خواردن. متەلیب ئەحمەدیان کە لە ئێستادا ماوەی 30 ساڵ بەندکرانی لە زیندانی ئێڤین تێپەڕ دەکات، وێڕای نەخۆشبوون بۆ پشتیوانی لە مانگرتنی بەندکراوانی دیکە لە زیندانەکانی قەزل حەسار و ئەڤین بۆ ماوەی 2 ڕۆژمانی لە خواردن گرتووە. هەروەها سەکینە پەروانە مامۆستای زمانی کوردی بەندکراو لە زیندانی مەشهەد دژ بە ئێعدامی پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی،
محسن مەزلوم و وەفا زەربار مانی لە خواردن گرتووە. لە زیندانی سەقزیش بەندکراوی سیاسی ئەیوب جەوانپور کە ماوەی 7 ساڵ بەندکرانی تێپەڕ دەکات لە ناڕەزایەتی بە ئەعدامی بەندکراوانی سیاسی و مەدەنی لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەستی داوەتە مانگرتن. هاوکات لە زیندانەکانی قزل حەساری کەرەست 10 زیندانی سیاسی و لە بەندی ژنانی زیندانی ئەڤین چەندین بەندکرا و دژ بە ئەعداممانیان لە خواردن گرتووە و خوازیاری ڕاگررتنی سزای نامرۆڤانەی سێدارە بوون. دەست بەسەرکردنی کاتی دایکی رامین حسین پەنایی لە دێولان. ڕۆژی سێشەمە دێڕەبەندان دایە شەریفە دایکی هەمیشە زیندوو رامین حسین پەنایی کە بەنیاز بوو هاوڕێ لەگەڵ کچەکانی سەردانی بنەماڵەی پژمان فاتحی و هاوڕێیانی لە سێدارە دراوی بکات لەلایەن هێزانامنیەکانەوە بۆ ماوەیەکی کورت دەست بەسەر کران. بە پێی زانیاریەکان هاوکات لەگەڵ مانگرتنی شکۆداری خەڵکی کوردستان دژ بە ئەعدامی 4 بەندکراوی سیاسی. دایە شەریفە دایکی هەمیشە زیندوو رامین حسین پەناهی هاوڕێ لەگەڵ کچەکانی بەرەو شاری کامیاران بەڕێکەوتن، بەڵام لە نیوەی ڕێگا لەلایەن ئیدارەی تڵاعاتەوە دەست بەسەر و هەڕەشەیان لێکرا. مامورانی ڕژیم بە دایە شەریفەیان وتووە بۆ نامری، بۆ واز ناهێنی. دایە شەریفەش لە وەڵامدا وتوویە من ڕامینم و ئێوە لەگەڵ ڕامین بەرەوڕون، وەرن بۆ جارێکی دیکە لە سێدارم بدەن. ئەگەر ئۆتۆمبیلیش نەبێ بە پێی خۆمەگەێنمە ماڵی هاوڕە شەهیدەکانی ڕامین و کەس ناتوانێت ڕێگەم لێ بگرێت. برینداربوونی 5 کۆڵبەر لە شاری جوانڕۆ. ڕۆژی سێشەمە دەیڕێبەندان بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە مێحوەری گوندی کانی نزاری سەر بە شاری جوانڕۆ 5 کۆڵبەری خەڵکی سەلاسی باوەجانی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئۆتۆمبیلی هەڵگری کۆڵبەرانی خەڵکی سەلاسی باوەجانی لە نزیک گوندی کانی نزاری جوانڕۆ بەهۆی لە دەستدانی کۆنتترۆل وەرگەڕاوە و بەهۆی 5 کۆڵبەر بریندار بوون کە ناسناوی 4 کەسیان بریتە لە ئاریا عەزیزی، کەیهان، نەبی و تەحسین. جێگای ئاماژەیە کە ئەو 5 کۆڵبەرە بریندار و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کرا. تۆپبارانی کوێستانی شاهۆ لەلایەن سوپای پاسدارانەوە. تۆڕی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی سێشەمە دەیڕێبەندان ڕایگەیاند. ماوەی 2 ڕۆژە سوپای پاسداران زنجیرەچیای شاهۆ لە شارستانی کامیاران تۆپباران دەکات و زیانێکی زۆری بە ژینگەی ناوچەکە گەیاندووە. پاش لە سێدارەدانی وەفا زەربار، پژمان فاتحی، محسن مەزلوم و محەممەد فەرامەرزی لەلایەن کۆماری ئیسلامیەوە سوپای پاسداران بە مەبەستی زاڵکردنی کەشوهەوای ترس بەسەر کۆمەلگادا کوێستانەکانی شاهۆی لە نزیک گوندەکانی پاڵنگان و تەنگیوەری سەر بە شارستانی کامیارانی بۆ ماوەی 2 ڕۆژ تۆپباران کردووە. شەرمەزارکردنی ئەعدامی 4 بەندکراوی سیاسی کورد لە کۆبانی. ڕۆژی سێشەمە دێڕەبەندان ئەندامانی مەجلسی ناوچەی شێرانی کۆبانی لە ڕۆژاوای کوردستان لە کۆبوونەوەیەکدا ئەعدامی 4 بەندکراوی سیاسی کوردیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی شەرمەزار کرد. پاش لە سێدارەدانی پەژمان فاتحی، وەفا زەربار، محسن مەزلوم و محەممەد فەرامەرزی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەندامانی حیزبی دەبەپا لە باکووری کوردستان و ئەندامانی مەجلسی خۆبەڕێوەبەری شێرانی کۆبانی لە 2 کۆبوونەوەی جیاجیادا جەنایەتەکانی کۆماری ئیسلامیان بە توندی مەحکوم کرد و 2 بەیاننامەیان ڕوو لە کۆمەڵگای جیهانی خوێندەوە. مانگرتنی بازاڕیانی سمێرۆم لە پارێزگای ئیسفەهان. ڕۆژی سێشەمە دەیڕێبەندان بازاڕیان و دوکاندارانی شارستانی سمێرۆم لە پارێزگای ئیسفەهان لە ناڕەزایەتی بە سەپاندنی سزای ئەعدام بەسەر 2 خۆپێشاندەری ئەو شارە بەناوەکانی فازڵ بەهرامیان و مێهران بەهرامیان دوکان و بازاڕیان داخست. مێهران و فازڵ بەهرامیان 2 برای هەمیشە زیندوی مراد بەهرامیانن کە لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن کۆماری ئیسلامیەوە کوژرا. ئەو 2 بەندکراوە پاش دەست بەسەرکرانیان لەلایەن ڕژیمەوە بە تۆمەتی بێبنەمای محاربە مەحکوم و سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بەپێی دوایین زانیاری فازڵ و مێهران بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەیان ڕەوانەی بەندی تاکە کەسی کراون. ڕۆژی ڕابردوو خەڵکی شاری سمێرۆم بە دوای بانگەواز بۆ مانگرتن بە شێوەی گشتی دوکانەکانیان داخست و هەڕەشیان لە دەستگای قەزایی کرد کە ئەگەر ئەو 2 گەنجە ئەعدام کات سەراسەری پارێزگای ئیسفەهانەکەن بە گۆڕەپانی ناڕەزایەتی. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالسی شاغڵ لە شرکەتی ملی حەفاری. ڕۆژی سێشەمە دێڕێبەندان کرێکارانی شاغڵ لە شرکەتی ملی حەفاری لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان
کرێکارانی ئەرکان سالز وێڕای هەبوونی هێزی سەرکوتی ڕژیم لە بەردەم ساختمانی ناوەندی شرکەت و دەکەڵەکانی 21 و 25 فەت دەستیان داوەتە مانگرتن و ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ئەرکان سالز خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی وەلانانی جیاوازی لە کاتی پەرداختی یەقدەست وەلانانی پەیمانکار دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی و بیمەی دەرمانی بوون. مانگرتنی کرێکارانی شرکەتی شەفەق لە گروپی ملی فولادی ئەهواز. کرێکارانی شاغڵ لە شرکەتی شەفەق لە گروپی ملی فولادی ئەهواز ڕۆژی سێشەمە دەی ڕێبەندان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی شاغڵ لە شرکەتی شەفەق خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی و گۆڕانی دۆخی پیشەیی بۆ قەراردادی هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون، بەڵام هێزەکانی حراسەتی شرکەت هێرشیان کردە سەر ناڕازیان و تێکەڵچوون ڕوویدا. کرێکاران دەڵێن وێڕای ترس و دڵەڕاوکێ کەس پشتیوانمان نییە و پاژەنگی سەرۆکی شرکەت هەڕەشەی لێکردوین کە ئەگەر کۆتایی بە مانگرتن نەهێنین لەسەر کار دەرمان دەکەن. ئەگەری لە سێدارەدانی محەممەد جەواد وەفای سانی لە مەشهەد. محەممەد جەواد وەفای سانی وەرزژوانی تەمەن 27 ساڵی خەڵکی مەشهەد و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی خەزەڵوەری 98 بە تۆمەتی ئیفسادی فی الئەرض بە ئیعدام مەحکوم کراوە و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا حکومەکەی جێبەجێ بکرێت. پێشتر بابەک پاگنیە پارێزەری محەممەد جەواد وەفای سانی ڕایگەیاندبوو کە لە قیدووی دادگای ئینقلابی مەشهەد وێڕای ڕەتبوونەوەی حکمی ئیعدامیە و بەندکراوە لە دیوانی باڵای وڵات بۆ جارێکی دیکە حکومەکەی دووپات کردوێتەوە. بە پێی زانیاریەکان عەلەم الهودا نوێنەری خامنەیی لە مەشهەد لە پژە حکومەیە و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا لە سێدارە بدرێت. ناڕەزایەتی ئێرانیانی دەرەوەی وڵات دژ بە ئیعدامی 4 بەندکراوی سیاسی کورد. ڕۆژی سێشەمە دەی ڕێبەندانی 1402 تاوی ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی ئاڵمان و سوید لە ناڕەزایەتی بە ئیعدامی 4 بەندکراوی سیاسی کورد خۆپێشاندانیان کرد. پاش لە سێدارەدانی وەفا ئازەربار، پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی و موحسین مەزلوم شەپۆلێک لە ناڕەزایەتی کۆمەلگای ئێرانیانی نێوخۆ و دەرەوەی وڵاتی گرتەوە. ڕۆژانی دووشەمە و سێشەمە ئێرانیانی ئازادیخواز لە چەند وڵاتی ئوروپایی، کانادا و ئەمریکا دژ بە جینایەتەکانی کۆماری ئیسلامی خۆپێشاندانیان کرد و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەلگای جیهانی لە ئەست ئەو ڕژیمە سەرکوتگەرە بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پەرەسەندنی مانگرتنی کەشاوەرزان بۆ وڵاتانی دیکەی ئوروپایی. ڕۆژی سێشەمە دەی ڕێبەندان ناڕەزایەتی کەشاوەرزانی فەڕەنسەوی و ئەڵمانی بۆ وڵاتانی بلژیک، ڕۆمانی، لە هەستان و هۆڵاند پەرەی سەند و کەشاوەرزان بە تراکتۆرەکانیانەوە ئۆتۆبانەکانیان داخست. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کەشاوەرزانی فەڕەنسەوی وێڕای بەڵێنەکانی دەوڵەت بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتن داوە و ڕایانگەیاندووە کە ئەگەر تەواوی داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت و دەوڵەت هەنگاوی کردەوەی هەڵنەگرێت ئەوە لە بەردەم پارلەمانی ئەوروپا لە بەرجێک کۆ دەبنەوە. کەشاوەرزان خوازیاری کەمکردنەوەی باج، قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشتتوکاڵی دەرەکی، پێدانی پشکی سوتەمەنی و تەزمینی کڕینی بەرهەمەکانیان بە نرخی گونجاو لەلایەن دەوڵەتەوە بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و کامەران.